لە شاری کەرکووک کۆڕێک دەربارەی شێواز و جۆرەکانی هەڵپەڕکێی کوردی سازکراوە کە تیایدا باس و لێکۆڵینەوە و توێژینەوە لەسەر 7 جۆر لە هەڵپەڕکێی کوردی کراوە بە پێی شوێن و هەروە ناوچە و جووری هەڵپەڕکێکانیش. ئەم کۆڕا لەلایەن ساڵۆنی شەقامی جمهوری سەربا مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی یەکێتی بۆ نووسەر و هونەرمەند شکر ساڵەی ڕێکخرا. لە کۆڕەکەدا ڕوونکرایەوە کە زیاتر لە 7 جۆر هەڵپەڕکێ هەیە و هەر ناوچەیەک لە پارچەکانی کوردستان شێواز و جۆری هەڵپەڕکێی تایبەت بەخۆی هەیە. کۆڕەکە بەناونیشانی جۆرەکانی هەڵپەڕکێ و یارە کوردەواریەکان لە کلتوری نەتەوەی کووردا سازکرا بوو. بە هەموو جۆرەکانیەوە بە تایبەتی شایی لە کوردستانی باشوور چی پێڵێن، لە کوردستانی ڕۆژهەڵات چی پێڵێن، لە مەثەلەن لە ڕۆژئاوا کوردستان ڕۆژئاوا چی پێڵێن، لە عەفرین و قامشلو ئەم شوێنانە کۆبانی چی پێڵێن، لە باکووری کوردستان لە ئەو سنووری باکووری کوردستان لە کوردەکان خۆمان چی ناوێکی پێڵێن، چ جۆرێکە بە چی شێوەیەکە کرێ. ئەمانە ئەگەلێ زۆرە، نزیکەی تقریباً 7 بەس جۆرە شاییم باس کردو لێرانەیە کە لە ناو کوردەبا و هەر ناوچەیەک و هەر شارێک و هەرینەکەش بە جۆرێکش ینی ئەم یاری کوردەواری ئەکەن و ناوێکی لێ ئەنێن بە جۆری ئەو ناوچانەی خۆن. لە کەرکووک و گەرمیان بەو لاو بەو سەرەوە یاری چۆپی هەیە، هەڵپەرچی هەیە، قەرداخیش کەم هەیە، بەڵام زیاتر من یاری هەوایی هەیە. یاری هەوایی بە سنجی پێ هەڵەسی تایبەتە بە کەرکووک و گەرمیان بە تۆبزا و کەرکووک بەسەرەوە. ئەم یاریە تایبەتە کە زۆر قورسە، یەکێکی کە ئەزمموی نەبێ ناتوانێت ئەم شایە بکە، هەر بەسەر سنجی پێ هەڵەسێ و لەسەر گۆرانێکی مەثەلەن گۆرانەکەی یاربەرەوە ئەینەکەی فایق داودا یاروەرەوە خۆتمان لێ مەشارە سەر ئەو نەزمە ئەو مەقامە هەڵەسی، قورسە یاریەکەم و کەس ناتوانێت بیکات.